پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام خۆی ماچی بەردەڕەشەکەی کردووە و سوزدەی لەسەر بردووە. ئەی کەواتە بۆچی بۆ ئێمە دروست نەبێت سوزدە لەسەر گۆڕەکان بەرین یان خاک و خۆڵەکەی ماچ بکەین؟ زۆر سپاس. بارك الله فيك. ئێمە دەڵێن براکەم کە سەیری ژیانی پێغەمبەری خواکەن عليه الصلاة والسلام غەیری ئەو بەردەڕەشە نەهاتووە، حتا کەعبەش دیوارەکانی کەعبەی ماچ نەکردووە، ڕوکنی یەمانی ماچ نەکردووە، پەردەی کەعبەی ماچ نەکردووە و مەسجد الحرام دیوار و خاک و خۆڵەکەی ماچ نەکردووە پێغەمبەر عليه الصلاة والسلام، جگە لەو بەردەڕەشە کە ئەوەش بە وحی خوای پەروەردگارە، بە ئەمری خوای پەروەردگارە کە مبارەکە و زانایان دەفەرمون لە بەهەشتەوە هاتوودا بەزیوە. ئەمە جیاوازە براکەم. پێغەمبەری خوا عەلەیهی سڵام سوزدەی لەسەر بەردەکە نەبردووە بۆ بەردەکە، سوزدەی لەسەر بەردەکە بردووە بۆ خوا. یعنی سوزدەکە کەس کە بەس دەموچاوی لەسەر داناوە، نەک وڵا دەنا شوێنیەوە نییە تۆ سوزدەی لەسەر بەری، دەموچاوی لەسەر داناوە بە نیەتی چی براکەم؟ سوزدە بۆ خوا، نەک سوزدە بۆ بەردەکە. کەواتە ئێمە چۆن عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای گەورەی لێ بێ فەرمووی والله أعلم أنك حجر لا تضر ولا تنفع ولولا أني رأيت رسول الله صلى الله عليه وسلم قبلك ما قبلتك. والله من دەزانم تۆ بەردێکی نە سوود دەگەیەنی بە کەس و نەزەرێژ لە کەس دەدەیەوە، هیچی لە دەسەڵات نییە، هەموو شتێک بەدەست خوایە. و ئەگەر پێغەمبەرم نەبینی بە عەلەیهی سڵاو وسەلام ماچی کردووی من ماچم نەدەکردیت. کەواتە ماچکردنی بەردەڕەشەکە وەثەنیەت و بتپەرستی و خۆڵپەرستی و خاکپەرستی و قەبرپەرستی نییە. ئەمە بەرەکەتێکە کە خوای پەروەردگار دای بەزاندووە ئینسان دەستی لێدایە ماچی کە گوناهەکانی دەوەرێت. بەڵام لەگەڵ ئەوەدا تەماشا دەکەین شوێنەکانی تری حەجەر الئەسوەد نەهاتووە تۆ ماچیکەیت. کەواتە بۆمان نی ئێمە بین قیاسی شتێککەین کە بەڵگەی لەسەر نییە لەسەر شتێک کە بەڵگەی لەسەر لە بابی تەعبوداتدا، لە بابی تەعبودات و خواپەرستیدا. کەواتە من وڵا بەردێکی تر دەدۆزمەوە منیش ماچی دەکەم، دەڵێمەوە بەردەژۆک و بەردەڕەشەکە. ئەمە نابێت، جەهالەتە. یا من بچم سوزدە لەسەر قەبرێک بەرم یا سوزدە بۆ مرۆڤێک بەرم بڵێم وڵا کەواتە پێغەمبەر صلی الله علیه و سلم سوزدەی لەسەر بەردەڕەشەکە بردووە منیش سوزدە بۆ ئەوە دەبم یا لەسەر ئەو قەبرە. ئەمە شیرکە براکەم نابێ. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بۆ ئەو هاتووە کە ئەو کارە نەکرێ و فەرموویەتی اللهم لا تجعل قبري وثنا يعبد. خوای قبرەکەم نەکرێتە وەثەنێک و بتێک و بپەرسترێت. ئەمە بتپەرستی ئەوەی کە خەڵک دەیکا قەبرپەرستی و گۆڕپەرستی نابێت، دروست نییە. بارەکەڵڵاو فیک.